ڕاگەیاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران. مەرگی جەلادی 67 دەرفەتێک بۆ پەرەسەندنی بزوتنەوەی جەماوەری. هەواڵی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەری هەڵگری ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری دەستنیشانکرا و گوێڕاڵی ڕێبەرەکەی و ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە و شاندی یاوەری کاتژمێر 4:30 ڕۆژی یەکشەممە 30 گوڵانی 1403 بوو بە سەردێڕی هەواڵەکانی ئێران و جیهان. ڕوودانی ڕووداوەکە و کەوتنە خوارەوەی ئەم هەلیکۆپتەرە کە لەگەڵ دوو هەلیکۆپتەری دیکە بەرەو تەورێز دەفڕین هەر لە یەکەم ساتەکانەوە بۆ بەرپرسانی ڕژیم ئاشکرا بوو. پەنابردنە بەر درۆ و چاواشەکاری حکوومەت بۆ ماوەی 14 کاتژمێر هەوڵێک بوو بۆ کۆنتڕۆڵکردنی کاردانەوەی جەماوەر، خۆڕێخستن و ئامادەکاری بۆ چۆنیەتی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو ڕووداوەی کە بووبووە هۆی مەرگی سەرۆکۆمار وەزیری دەرەوە پارێزگار و ئیمام جومعەی ئازەربایجانی ڕۆژهەڵات بەرپرسی پاسەوانەکانی سەرۆکۆمار و تیمی فڕۆکەوانی. چاواشەکاری و بڵاوکردنەوەی بە ئەنقەستی هەواڵی ناڕاست جارێکی تر نیشانیدا کە دەسەڵاتی ئیسلامی تا چەندە لە کاردانەوەی خەڵک دەترسێت. هاوکات لەگەڵ ئەم ڕووداوە هێزەکانی ڕژیم بە مەبەستی پێشگرتن لە ئەگەری هەر کاردانەوەیەکی جەماوەر بەرامبەر بە هەواڵی مەرگی ڕەیسی ڕژانە سەر شەقامەکانی تاران و شارە گەورەکان. دواکەوتنی نائاسایی دۆزینەوەی شوێنی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەری ڕەیسی و شاندەکەی یاوەری و لێدوانی جیاواز و دژبەیەکی بەرپرسانی ڕژیم گومانی سەبارەت بە چۆنیەتی و ئەگەری بە ئانقەستبوون یان نەبوونی ئەم ڕووداوە دروست کردووە. ڕەیسی لە نێوەندامانی هەیئەتی مەرگی ئەعدامەکانی ساڵی 67دا لە زومرەیە و کەسانە بوو کە گەیشتە بەرزترین پلەی دەسەڵات. ئێستا بە مەرگی ڕەیسی بەداخەوە خەڵکی ئێران ئیمکانی ئەوەیان نەماوە کە ڕۆژێک لە ڕۆژان وەک یەکێک لە جینایەتکارانی کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی ساڵی 67 بیکێشنە پای مێزی دادگایەکی عادڵانەی خەڵکی و مەحاکمەی بکەن. ئەو گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراونەتەوە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای گرتنەبەری ڕێوشوێنی توند و هەڕەشەکانی حکوومەت خەڵک لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بە یاریە ئاگرینەکان خۆشحاڵی خۆیان سەبارەت بە هەواڵی مەرگی جەلادی 67 دەربڕیوە. هەواڵی پۆلیسی فەتاش هەروەها پۆلیسی فەتاش ڕایگەیاندووە کە هەموو چالاکیەکی ئێرانیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن ئەم دەستگامنیەتیەوە چاودێری کراون. عەلی خامنەیی ڕێبەری ڕژیم بە بۆنەی مەرگی ئیبراهیم ڕەیسی ئەندامی هەیئەتی مەرگی قەتڵعام و کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی هاوینی ساڵی 67 هەتاوی سەرخۆشی خۆی دەربڕێ و وێڕای ڕاگەاندنی 5 ڕۆژ ماتەمینی گشتی و دەستنیشانکردنی محەممەد موخبر وەک سەرۆکۆماری کاتی فەرمانی داوە کە بە پێی یاسای بنەڕەتی لە ماوەی 50 ڕۆژی داهاتوودا هەڵبژاردن بەڕێوە بچێت. بەڕێوەچوونی هەڵبژاردننی نوێ تەنیا چەند مانگ دوای بەزوتنەوەی بایکۆتکردنی هەڵبژاردننی مانگی ڕەشەممەی 1402 و هەروەها گوڵانی 1403 جارێکی دیکە حکوومەتی ئیسلامی لە بەرامبەر جەماوەری ڕاپەڕیودا ڕادەگرێت. بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە بابەتی لێکۆڵینەوە لە کارنامە و بێتواناییەکانی حکوومەتی یەکدەستکراو لە هەموو بوارەکانی ئابووری، کۆمەڵایەتی، فەرهەنگی و سیاسەتی دەرەوە و هەروەها هاتنی ئۆپۆزیسیۆنی ناوخۆی ڕژیم بۆ ناو ئەو پرسانە قەیرانی دەسەڵاتدارەتی ئیسلامی تا ڕادەیەکی زۆر قوڵتر دەکاتەوە. ئەگەری سێناریۆکانی ئەم ڕووداوە هەرچیەک بن لە ڕوانگەی بزوتنەوەی جەماوەریەوە قوڵتربوونەوەی قەیرانی ناوخۆیی حکوومەت لەسەرەوە دەرفەتێکی نوێ بۆ بەزوتنەوەی مەدەنی سنفی کۆمەڵایەتیەکان دەڕاخسێنێت بۆ ئەوەی پرسی خۆڕێخستن و بەڕێکخراوبوون بە هێزێکی زیاترەوە بەرەو پێش ببن. شکستەکانی دەسەڵات لە بوارە جۆراوجۆرەکانی بەڕێوەبردننی کاروباری وڵات، هەڵوەرین و داڕمانی پێگەی پشتیوانیەکەی و کوڕنۆشبردننی دەسەڵات لە بەرامبەر زلهێزە دەرەکیەکاندا ڕۆژ بە ڕۆژ ئیمکانی پێشڕەوی بزوتنەوە جەماوەریەکان و پێکهاتنی ئاڵتەرناتیڤی جەماوەری لە خوارەوە بەهێزتر دەکات. لەسەر ئەم بەستێنە پێویستە هەرچی زیاتر لەسەر پێویستی لێک نزیکبوونەوە و یەکڕێزی بەرینتری بزوتنەوەی ئازادیخواز، یەکسانی خواز و عەداڵەتخوازەکان جەخت بکرێتەوە. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دێمۆکراسی و سۆسیالیزم،
حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ئێران ڕاهی کاریگەر دووشەممە 31 گوڵانی 1403 بەرابەر لەگەڵ 20 ئایاری 2024 زەینی